بینێرانی شارپرێز ئەم کاتتان باش لە پارێزگای هەڵەبجەین ئەمڕۆ بەرنامەی ئارما لێرەوە دەست پێ ئەەکەین لە سەرۆکاتی زانکۆی هەڵەبجەین میوانداری خاتونێکمان کردووە کە یەکەمین خاتونە کە سەرۆکی زانکۆ بێت لە کوردستان و لە هەموو عێراقیش ئەویش دکتۆرە مەهاباد کامیلە. دکتۆرە سڵاو لێبێت. سڵاو لێوەش بەخێر بێن. زۆر سپاس دکتۆرە. ئەگەر بۆ پرسیارە دەست پێ بکەم میوەڕای کۆرۆنا و خوێندنی ئۆنلاین و بەشێکیش خوێندنی ناو کەمپەس دۆخی خوێندن و هەتا ئیداریش لە زانکۆکەی تۆدا چۆنە ئێستا؟ بەخێراتتانەکەین هەڵبجەتان ڕنەکردەوە لە ڕاستیە زانکۆی هەڵەبجەوە کە زانکۆی تری حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی ئەو ڕێنماوی یاسا و پرینسیپانەی کە لە وەزارەتی خوێندنی باڵاوەدا ئەبەزێتە خوارەوە ئێمەش کارەکانی خۆمان جێبەجێەکەین. ئەتوانم بڵێم ساڵی خوێندنی 2021 یەکێکە لەو ساڵە باشانەی کە خوێندکار دەوامی باشی کردووە، خوێندەکەی بە شێوەیەکی زۆر باش تێپەڕانەوە. ئێمە لە چواری دەوە خوێندنمان دەست پێ کردو بە شێوەی ئاوێتە، بەشێک لەوانەکان لە کەمپەس بوون، بەشێکیشی بە شێوەی ئەلکترۆنی ئۆنلاین بووە. هەڵبەتە ئەو فیدباکانی کە بۆ ئێمە گەڕاوەتەوە بە جۆرێک لە جۆرەکان لەلایەن خوێندکارانەوە تا ڕادەیەکی زۆر ڕەزامەند بوون بە شێوازی خوێندنی ئەم ساڵ و ئێمەش وەک خۆمان تا ڕادەیەکی باش توانم بڵم خوێندن زۆر بە شێوەیەکی باش ڕۆشتە پێشەوە. لێرە ئەمە سوپاسی سەرجەم مامۆستانی زانکۆی هەڵەبجە بکەم، سوپاسی فەرمانبەران و کارگوزار و سەرجەمە و تاکانەی لە زانکۆی هەڵەبجە دەوامەکەن، چونکە سەر ڕای ئەو قەیرانە دارایی و کۆڕانە و خوێندن و ببورن نەخۆشی کە هاتوێتە پێشەوە، بەڵام توانیمانە بارودۆخەکە تێپەڕێنین بە باشترین شێوە. ئێستش لە قۆناغەکانی کۆتایی خوێندن داین کە بەشێک لە کۆلێجەکان چەند تاقیکردنەوەیکیان ماوە، بەشەکانی تر تەواو بوون. خولی دووەمیش بە هەمان شێوە هەوڵەین لە پێش جەژندا سەرجەم خوێندن یاخۆت پرۆسەی خوێندن لە زانکۆدا کۆتایی پێبێت و خوێندکار پشووی خۆی وەرگێت و بڕواتە ماڵەوە بۆ ساڵی ئایندە هەم خوێندکار خۆی ئامادەکە هەم مامۆستاکانی خۆیان ئامادەکەن. خوێندکاران توانیویانە سوود لەو خوێندنە ئاوێتەیە وەربگرن؟ بێگومان ڕێژەیە ئەمە ناتوانم بڵم لە 100% هەمووی سوودی لێ وەرگرتۆ یاخود کەسی سوودی لێ وەرنەگرتووە. لە خوێندکارێکەوە بۆ خوێندکارێکی تر ئەگۆڕێ و لە بابەتێکەوە بۆ بابەتێکی تریش ئەگۆڕێ، بەڵام بە کۆی گشتی پرۆسەکە بڵێ سوودێکی ئێجگار گەورەی هەبوو، چونکە ئەمە کرانەوەیەکی ترە بە ڕووی خوێندکارانە بۆ تەکنیک و تەکنەلۆژیایەکی نوێ کە خوێندکار بتوانن هەم خۆیانی تیابینەوە، مامۆستاش بە جۆرێکی تر بتوانێت ئەو پەیامی کە هەیەی بگەێنێت. دکتۆرە تۆ وەک تاکەژدێن کە سەرۆکی زانکۆیەکیت تا چەند ڕازیت لەو ڕۆڵ و پێگەیت توانیتە جێگە دەستی خۆ دیاری بکەیت؟ پرسیارێکی قورسە، چونکە ئەمە من نیم کە من خۆم بزانم خۆم لە خۆم ڕازیم یا ڕازی نیم. هەڵبەتە هەمومان بەشێک لە غەریزەمانتیایە کە لە خۆڕازی بوونمانتیایە. ئەم پرسیارە ئەبێ لە خەڵکی دەرەوەی زانکۆ بکرێت، لە مامۆستاکان بکرێت، لە فەرمانبەران بکرێت، لە دەرەوەی پرۆسەکەی جگە لە خۆم بکرێت، بزانین تا چەند ئێمە و فیدباکە وەرەگرینەوە، ئایا تا چەندێک من توانیومە سەرکەوتوو بم لە ئیشەکەمە، تا چەندێک توانیومە بەپێی ئەو بارودۆخە خراپەی کە من هاتوومەتە ئێرە ماوەی 2 ساڵ نابێت ساڵ و نیوەکە بێ بارودۆخێکی ئەجگار قورس ڕوبەڕووی هەموو جیهان بۆ ڕوبەڕووی هەرێم بۆ و لە ناویشا بێگومان زانکۆی هەڵەبجە. بەڵام تا ڕادەیەکی زۆر و پلانی کە خۆمان بۆماندانا بوو، من سەرەتا کە دەست بەکار بووم پلانمان هەبوو، ئەتوانم بڵێم لە 150 بۆ 60 پلانەکانمان جێبەجێ کردووە. هەوڵەین ئەوانەی تریشی کە ماوە بەبێ ئەو بارودۆخی کە هەیە جێبەجێکن. هەڵبەتە ئەمە بە تەنها زانکۆی هەڵەبجە ناکرێت. ئەو ئامانجەی کەمە بەستە بووە وەکوتم لە 150 بۆ 60 بڵێ لە 150 بۆ 60 ئەوەی کە خۆم ویستومە جێبەجێم کردووە یاخۆ جێبەجێمان کردووە. هەڵبەتە من بە تەنیانیم ستافێکی ئەکادیمی و زانستی لەشکرێک لە مامۆستا ئەتوانم بڵم ئەم ڕۆڵیان بینیوە. ئەمەمە بەستمۆنی ئەمە لەشکرێک مامۆستامانە بێ ببرم بەستمەوەیە کە ئەمانەوەکو سەربازێک لە پشتی ئێمەوە یاخود لەگەڵ ئێمە هەماهنگ بوون، کاریان کردو، هەوڵیان ناوە جێی دەستخۆشیە بۆ هەموو ئەوانەی کە لە زانکۆی هەڵەبجە کارەکە چ فەرمانبەر بن، چ مامۆستا بن، چ ڕاگرە بە ڕێزەکان بن کە تا ڕادەیەکی زۆر ئەرکی سەرشانی خۆیان زۆر بە زیاترەوە جێبەجێ کردووە، بە زیاترەوە. ئەمەش جێی دەستخۆشیە بۆ هەموو لایەک. دکتۆرە زۆر کات وەک تەنزێک دەوترێت ژن هەر شتێکی مەبەست بێ دەیکات، بێگومان ئەمە بۆ لایەنە باشەکەشی وایە.
ژنان توانیویانە ئەوەی کە حەز و ویستیان بووە یان ئەو هەوڵەی کە ویستویانە بیان بگەن بە ئامانجەکەی خۆیان. من هەموو جارێکش ئەڵم ئەبێت لە ناخی خۆتا بڕیارێکت دابێت کە بگەی بۆ شتەکە خۆت بڕیارت دابێ گومان بڕیار بە تەنیا مەرجنیە ئەبێ ئیشیشی بۆ بکەی کاریشی بۆ بکەی. بەڵام ئێمە ئەگەر کۆمەڵی خەڵک لە دەور و پشتمان بن ئەوان بڕیارمان بۆ بن ئێمە چەندێک محاولە بکەین یا خۆت خۆمان بڕیارمان نابێ کارەکانمان بۆ مەیسەر نابێ ناچێتە پێشەوە تۆ بێ لە ناخی خۆتا بڕیارت دابێ دوجاریش کۆمەڵگە پاڵپشتت بێت خێزان پاڵپشتت بێت چونکە ئەمانە زنجیرەیەکن هەموو بەیەکەوە بەستراون ینی من بە تەنیا ناتوانم ئەگەر خێزان نەبێت ئەگەر ستافێک نەبێت ئەگەر سیستم نەبێت ئەگەر وەزارەتەکان نەبن ئەگەر حکوومەت نەبێت ئەمە باکاری تاکە کەسی ناڕە بەڵام بە دڵنیایەوە ئەو قسەی جەنابەت زۆر دروستە زۆر ڕاستە ژنان هەر کاتێ بیانەوە کارێککەن ئەو پەڕی هەوڵ و تەقەلای خۆیانی بۆیان تا ئەو حادەی کە ئەگاتە ئەوەی کە ئەوەی لە ناخیانایە جێبەجێ بکەن هەڵبەتەش ئەمە ڕێگا دروستەکەیە کە تۆ ئەبێ بڕیارێکت دابێت و هەوڵیشی بۆ بدەیت و لۆبیەکی زۆری بۆ کۆکەیتەوە بۆی بگەی بۆ ئامانجەی کە خۆتەتە بێگومان ئەمە بێ ڕێگریش نابێت. یعنی دەبینین ژنان لە هەچ کارێکە بیکات ڕێگری بۆ دروست ئەوێت بربەستی بۆ دروست ئەوێت بۆ گەشتن بە ئامانجەکە ئەو بربەستانە چین بۆ چۆن دەتوانین چارەسەر بکرێت. بربەست زۆرە لە بەردەم نەک تەنها ژنان هەموو تاکەکانی کۆمەڵگا هەر شتێکەتان بێگومان کۆمەڵێ ڕێگری دەبێت بۆ هەر کارێککە پێگەی بربەستەکان جۆرە و جۆرن هەنێ جار بربەستی کۆمەڵایەتی هەیە هەنێ جار بربەستی سیاسی هەیە و هەنێ جاریش بربەستی جۆرە و جۆری تر هەیە کەوا ئەکات کە تا ڕادەیەک تۆ ئەگەر قۆناغی یەکەمت نەبڕی نەگەیتە قۆناغی تۆ بەڵام گرنگەوەی ئەو بربەستانەی کەیەتە بەردەم هەر تاکێک لە تاکەکانی کۆمەڵکە بە تایبەت ئێمە باز لە ژنانەکەین بۆ پەڕی سنگ فراوانیەوە وەریگرن هەوڵ بن ئەو بربەستانە تێپەڕن هەوڵ بن بڕیارەکەی کە لە ناخی خۆیان یاویانە جێبەجێکەن بربەستە کۆمەڵایەتی و خێزانی و دەور و پشت و کللتوریەکان و هەنێ جاریش بربەستی جۆرا و جۆری تریەتە پێشەوە ئەبێ ئێمە ڕێگا ڕاستەکە هەڵبژێرین واتە ڕێگایەکی ڕاستمان هەڵبژاردو بم ڕێگا ڕاستی خۆمان نابڕۆین هەڵبەتە ئەو بربەستان نەژێتە پێشەوە بێگومان ئەبێت ڕێگایەکی تر هەبێ بۆ لابردنی بربەستەکان وەکوتم ئەم تەنها ناکرێ ڕاستە بڕیاری تاکە کەسە بەڵام دوجار ئەبێ سیستمی بەڕێوەبردن لە هەر وڵاتێکە ڕێگە خۆشکەر بێت بە یاسا بە ڕێنمایی بۆ ئەوەی کە تۆ بتانی بە ئاسانترین شێوە بگەیتە ئەو مەبەست و ئیشێکە خۆتە هەڵبەتە کاتێک کە باز لە ژنانەکرێ یا باز لە هەر چینێکی ترەگرێ خۆ ئەو ئامانج و حەزی کە هەیەی بۆ خودی خۆی نییە بێوێ کارێ بکە ڕاستە بەشێکی حەزێکی خودی هەر تاکێکە حەزی لە پلە بێ حەزی لە پۆست بێ بەڵام بەشێکی بەلای منەوە پۆست و پلۆپایە خزمەتکردنەوەک لەوەی ئەوەی کە پۆستێک بێت. دکتۆرە ئەم غەریزەی حەز لە پۆست بوون و حەز لە کورسی بوون لە ناو ژنانە کەمتر نییە؟ بێگومان زۆر کەمترە لە چاوپیاوانە زۆر کەمترە بە حکمی ئەوەی لە ناو ژنانە ئەوەنەی لە ڕووی میهرەبانی و لە ڕووی سۆزداریەوە وابستن بە خێزانەکانەوە وابستن بە مناڵەکانیانەوە ئەوەندەی خەمی مناڵەکان و خێزانەکانیانە کەمتر بیر لە خودی خۆیانەکەنەوە چونکە سروشتی ژنان ینی هەنێ جار بیرکردنەوەیکی خودی نییە بیر لە خۆیان ناکەنەوە هێندەی ئەیانەوە قوربانی بۆ دەور و پشتەکەیان بن قوربانی بۆ مناڵەکانیان بن قوربانی بۆ خێزانەکان بن ئەمە ژوای کردووە گەر سەرنجتان نابێ نەک تەنها لە هەرێمی کوردستان لە زۆربەی زۆری وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو ئەوروپاش بەگشتی ئەو پۆستانەی کە زیاتر ژنان بڕێوەی ئەبن پۆستە باڵاکان نین لە خوارەوە بۆ ناوەندە کەمتر لە پۆستە باڵاکانان چونکە خۆتانەزان بندبوون و پەیوەستبوون بە پۆستی باڵاوە خۆتەرخانکردنی ئەوێ ئەم خۆتەرخانکردنەش بەداخەوە بەشێک لە ژنان بۆ ماڵەوەی تەرخان کردو بۆ مناڵەکەیەکلایەنەوە ئەتوانێت پلانی هەبێ بەڵام کەمێک قورسە ئاسان نییە بەڵام دوجاری ژەو ژنانەی کە هەوڵیان ناوە ئیشیان بۆ کردو توانیانە هاوسەنگی ڕاگرن لە نێوان هەم ماڵەوەیاندا هەم لە نێوان پیشەکەیاندا خۆتۆ پلۆپۆستی کە هەیەە. دکتۆرە لە زانکۆی هەڵەبجە لەلایەن ڕاگری بەشەوە سەرۆکی بەش و فەرمانبەرەکانیش بەگشتی ناوزانکۆ هەمان مامەڵە لەگەڵ تۆیە ئەکرێت وەک ژنێک کە سەرۆکی زانکۆیت لەگەڵ ئەوەی کە هەمان مامەڵەش لەگەڵ پیاوێک بکرێت سەرۆکی زانکۆ بێت؟
زانی من هەموو جارێ ئەمە دووبارەکەمەوە من لێرە وەکو ژنێک مامەڵە ناکەم وەکو پۆست پلەیەک و پۆستێک و خزمەتکارێک مامەڵاکەم ینی تەسەوری خۆمەکەم ئەگەر پیاوێکیش بوومایە هەروە مامەڵەمەگە جاری وا هەیە خۆمەخەمە ئەستێکەوە کە ئەگەر پیاویش بوومایە هەرە بێ وە ماڵمەڵا بکەم بەڵام خۆشبەختانە ڕاگرەکان سەرۆک بەشەکان ئەو ستافانەی کە لێرن ئەوانیش وەکو ئەو پۆستەی کە هەمە ئەو پلۆپایە و یاخود ئەو ئەرکەی کە هەمە مامەڵەم لەگەڵەکە نەک وەکو ئەوەی کە ژنێک لێرەیە مامەڵە بکرێ چونکە وەکو وتم ئێمە ڕێنمایی هەیە یاسا هەیە کۆمەڵەشت هەیە ئێمەی پابند کردو پێیوەست کردو کە ئەبێ جێ مەزاجی شخصی نابێتەوە یعنی جێوە نابێتەوە کە من بە مەزاجی شخصی و بیر و بۆچوونی کەسی خۆم بڕیار بم لەبەرەوەی ئەو ڕێنمایانی کە هەمانە لە وەزارەت لەو شوێنانە یا لە ئەنجومەنی وەزیران بمان دابەزێت کارگێڕی بێ دارایی بێ زانستی بێ کۆمەڵی قاڵبمان بۆ دانراوە ئەبێ لەو قاڵبانە دەرنەچین ئیلا بەوەی کە لە چوارچەوەی یاسا و ڕێنمایەکان بێ بەڵام جاری واش هەیە ئەوەشی تێکەوێت کە کەسانێک هاتوونەتە ئێرە وا هەستیان کردو من هەر پیاوێکم دانیشتوم لێرە بەرامبەری بۆ نمونە نوکتەیەکی زۆر خۆش ڕۆژێک لێرە کۆمەڵی خەڵکاتنە ئێرە ئیشێکیان هەبوو تیتە پیاو بە ئیشەمان بۆ بکە ئێتر منیش ئاوا سیرێکم کرد و زەردەخەنەیەکم کردی هیچم نەوت ینی ئەو وا ڕاهاتوە ئەوەی لەو شوێنەیە بۆ ئەوەگەڕێتەوە کە هەمیشە پۆستە باڵەکان لە لای پیا یەکی کە هاتە ژوورە لە دەرگاکەەوە یەکسەر هەڵۆستەیەکی کرد و وەستا شتم فەرمو تی من چاڕەمەکە لەسەر و کورسی مۆزە پیاوێکی قات و ڕێبات و بۆین باخ و قژی ئاواتەسەورم نەکردە تۆ لێرە دانیشتی یعنی ئەو دایما چۆتە ژوورەوە کە ئەو پۆستانی کە هەیە پیاوێک دانیشت بێ بزەبت هەڵوەستەی کرد و وەستا تفەرمەوتی من تەسەورم کردی ئەوەی لەسەر و مێزە دانیشتووە قات و ڕێبات و پیاوێک و سمێڵێک لە دانیشت ینی ئەم بیربۆچوونە هەیە ئەم ڕوئایە هەیە ئەمە لە لای خەڵکانێک هەیە تا ئێستا هەرچەنە باشترە ئێستا زۆر زۆر باشترە جاران بەڵام هێشتا ماوێتی دکتۆر ئەگەر پرسیارەکەم بە پێچەوانەوە بکەمەوە تۆ خۆت وەک سەرۆکی زانکۆ ئەو مامەڵەی کە دەیکەی لەگەڵ بڵێن ڕاگیرەکان سەرۆک بەشەکان هەمان ینی بە یەک چاوسەیری ژنیش و پیاویش ئەەکەیدیان گرنگێکی زیاتر بە ژنان بۆ ئەوەی بە ئامانجەکانیان بگەن کەمێک نازی ژنان زیاترە کێش بۆ ئەوەی دکتۆرە مەهاباتەکان زیاتر ببن بێگومان کەمێک نازی جەکان یا ژنەکان زیاترە کێشم ئەویش لە چوارچەوەی ئیشەکەیانێک لە ئەوەی کە بمەوێ شتێکی شخصیان بۆ بکەم نەخێر هەنێ جار ئەمەوێت زیاتر هاانیان بم زیاتر پشتگیریان بم زیاتر پاڵپشتیان بم و جاری واشەیە کرانەوە زیاتر لە بینی ڕەگەزی هاوشێوەیە زیاترە وەک لەوەی کە لەگەڵ ڕەگەزی بەرامبەردا بێ بەڵام بەگشتی من هەوڵم ماوە سروشتی ژنان سروشتێکی جیاوازە لە پیاوان من بمەوێ وەکو پیاوێک ڕق بم چۆنەڵی تونند بم مامەڵەیەکی پیاوانە بکەم پیا بۆ معنایانە ئەوە لە سروشتی منانیە ئەگەر بشمەوێت نواندن بکەم قورسە جارێک توانە دوات جار هەر تووشی ئەوابی بەڵام بەگشتی ئەوانەی لە دەور و پشتمان ئەزان کە من سروشتێکی نەرمەم هەیە مهرەبانم هەیە تا ڕادێک ئیشەکانیش ئەیکەم ئیشی ئیداریەکەم بەڵام لە باتوی بڵم ئاستەوە پەرداخەلا بەڵم بێ زەحمەتەوە پەرداخلابەی یعنی بە شێوەی ئەمر حەز ناکەم مامەڵە بکەم حەزەکەم بە شێوەیەک بێت لە چوارچێوەیەکی وەکو خێزانێک بین دێرە دانیشت بین وەکو هەموو کەسی یەکترین هەرواش مامەڵەمان کردو بەڵام بمانەوە نەمانەوە جارجارێش تووڕەبوونیشی تێئەکە دکتۆرە باسی لەوە تۆزێک زیاتر نازی ژنان ئەکێشی تا چەند گرنگکە ژنان لە کۆمەڵگەی کوردیا پشتیوانی یەکتر بن ئەو خاڵێکی زۆر زۆر گرنگە کە پێش هەموو شتێ ئەبێ ژنان خۆیان پاڵپشتی یەکتری بن بێ خۆیان یەکتری نەشتێنن خۆیان هەوڵ بن یەکتری بەرزکەنەوە لە شوێنێکە هەستەکان ژنێک کێشەیەکی هەیە کەمیەکی هەیە شتێکی هەیە زوو یەکتر ئاگادارکەنەوە چونکە بمانەوە نەمانەوە ئێمە خۆمان زیاتر ئاگاداری ڕەوشی یەکترین بە کەمیەکانی یەکترە زانین وەک ڕێگەزی بەرامبەر بۆیە گرنگە ژنان خۆیان پاڵپشتی یەکتر بن کاتێکە زانن ژنێک لە شوێنێکە کێشەیەکی هەیە هەستەکەی لاوازیەکی هەیە هەستەکەی بە جۆرێک لە جۆرەکان خەڵکێک قسەیەکی لەسەرەکە ئاگاداری ئەەکەمەوە پێڵم تۆ لەمەیە باشتر وایە بم جۆرە مامەڵەکەی بەمایان مامەڵە نەکەیکەواتە پشتگیری ژنان خۆیان بۆ خۆیان سەپۆرتێکی ترە
پاڵپشتێکی ترە بۆی ژنانێکی زیاتر بێنە مەیدانەکەەوە دەسەڵاتەکان بەو جۆرەی کە هەبوو هەنە جایژ ئێستا هەیە قۆرخ نەکرێت لەلایەن ڕگەزی بەرامبەرەوە بەڵام گرنگە ژنان لە پەرلەمان لە دەنگدان لە حکوومەت لە تەنانەت لە کاری ناوبازاریشە با پاڵپشتی یەکتر بین با یەکتری من لە باتی شتێک بچم لە لای پیاوێک بیکڕم قەی ناکە خۆ من ڕێزیەکرم بەس بۆی کە دەرامەت و داهاتی ژنەکە زیاتر بێ چم لە دوکان نارە ژنەکە ئەیکڕم ئەمە گرنگترە ئەمە وای لەکەی تۆ زیاتر و زووتر بچێتە پێشەوە. زۆر باشە ناوبڕێ گۆرەگرین دەیناوڵاتە. دکتۆرە ژینگەی هەڵەبجە و دۆخی سیاسی هەڵەبجە ساڵانێک بەر لە ئێستا هەژمونێکی ئیسلامی تیادا زاڵ بووە خەڵکی هەڵەبجەش زیاتر وابەستن بە دینەوە تا چەند بۆ یعنی بینینی ئەوان دنیا بینی ئەوان بۆ ئێوە کە وەکو سەرۆکی زانکۆن چۆنە؟ بەڕای من تێڕوانینی ئەوان بۆ ئێوە چۆن؟ بەڕای من ینی بەعام ئەڵێ ینی خەڵکی هەڵەبجە و دەرەوەی هەڵەبجەش خەڵکی هەڵەبجە دینیان تێکەڵ نەکردووە بە دەسەڵات بە جۆرێک لە جۆرەکان هەڵبەتە ئەمەش دیسان و ڕێژەیە ناتوانم بەڵام لە 100% بەڵام دینداری خۆیان ئەەکەن خواپەرستی خۆیانەکەن ڕاستە و هەژمونەی باسەکرێ هەژمونێکی سیاسی بووە ئێمە واز لە سیاست هێنین ئێمە باز لە لایەنە کۆمەڵایەتی و لایەنە خودیەکانی کۆمەلگاکەین بۆ من زۆر ئاساییە چونکە ئەم هەژمۆنی ژنان و دەسەڵاتی ژنان لە هەڵەبجەیە و هەڵەبجە و هەورامان و شارە زۆر تازە نییە سەردەمی عادیلە خان و سانەکانی هەورامان و کۆمەڵێک ئەزمموی ترمان هەیە کە پێشتر ژنان لەم دەڤەرەیە دەسەڵاتیان هەبووە بڕیاردەر بوون خاوەنی بڕیاری خێزانیان بوون چونکە ئەم بڕیاردانە بێگومان لەوە هاتووە کاتێک کە پیاوەکانیان لە دەرەوە ئیشیان کردو ژنەکان هەر سیرکەر نەبوون لەگەڵەوانە ئەمانیش ئیشیان کردو هاوکاری پیاوەکانیان کردووە کاتێک کە باسی دەسەڵاتی ژنانیشەکەین ئەم دەسەڵاتی ژنانە لەم شوێنە تەنها ژنەکان نین کە ئەم بڕیارەیان یا بێت و خودی خۆیان و لێرە بتوانن بەڕەهایی ئیشەکانی خۆیان کەن نەخێر پیاوان براکانمان هاوسەرەکانمان کەسوکارمان ژینگەیەکی وایان بۆ خوڵقاندوین کە بتوانین کارەکانمان بە ئاسانی بەڕێکەین ئەمە لە ڕۆژ و دوو ڕۆژە دروست نەبوو مێژوویەکی ئەجگار دێرینی هەیە وای کردو شتێکی زۆر ئاساییە لێرە ینی شتێک نییە قابلی ئەوە بێ کە ئێمە بڵین وەکو پۆینتێکی زۆر زەق سەیرەکەین نا ئاساییە ژنێک شوێنەکان بەڕێوە بەرە یا پیاک بەڕێوە بەرە زۆر ئاساییە و دوجاریش دین تاکەکان بۆ خودی خۆیانە تێکەڵیان نەکردو بۆ پۆست و دەسەڵاتانەی کە لە شوێنەکان هەیە و من مامەڵەکردنم لەگەڵ کەسێک کە حزبی ئیسلامی بێ حزبێکی تری ناو کۆمەلگا بێ بۆ من هەروەکو یەک مامەڵیان لەگەڵەکەم چکەوەی من بۆ ئەبەستێتەوە ئیشەکەمە نەک حزبەکەی بێ ئەو بۆ ئێمە زۆر گرنگە. دکتۆرە دەڵێن هەڵەبجە لەلایەن کۆمەڵێک ژنەوە ژنی چالاکەەوە بەڕێوە دەبرێتە تاوەک دروشمێکی لایەتوە هەڵێن هەڵەبجە و شارەی ژن بەڕێوەی دەبە ئەم ژنانە و خودی خۆشت تا چەند لە ینی توانە و لە ئیدارەدانی خۆتان ڕازین؟ بارودۆخەکان بۆ گشتی کوردستان وەکو یەک وایە ینی ئەگەر لە دهۆک و زاخۆ سستیەک هەبێ لە بەڕێوە برنندا و لە هەڵەبجەشە هەبێ ئەمە مانایەوە نییە ئەمە خەتای ژنان بێکە لە هەڵەبجە بەم جۆرە مامەڵاکەن لەبەرەوەی دەسەڵاتێکی کارگێڕی و دارایی و یاسایی هەموو هەرێمی کوردستان بە یەک جۆرە بەڵام لەوە دڵنیام ئەوەی کە بە پیاوان کراوە ژنان لەوان کەمتریان نەکردووە توانیویانە ئەوەی پیاوێک لە دهۆک و زاخۆ خەولێر و فڵان و فیسارێکە ژنێکیش لێرە لە هەڵەبجە هەمان شتی کردووە هەمان کاری کردووە چونکە وەکو وتم ئێمە مامەڵەیەکی ژنانە لەگەڵ پۆستەکە ناکەین مامەڵەیەکی ئیداریانە و کارگێڕیانە و خزمەت گوزاریانە مامەڵە لەگەڵ پۆستەکە یاکەین چ من بمچم سەرجەمە ژنانەی کە لە هەڵەبجەیە کارەکەن و لە شوێنەکانی تریش بێگومان
شتمان هەر بەو جۆرەیە لەبەرەوە من جیاوازێکی ئەو تۆ نابینم بەڵێ ئەو شارێک کە ئێرە پێوترێ و شاری ژنان بەڕێوەیە باوە گوتم ئەمە پێشتر ڕنگدانەوەی مێژوویەکی کۆنە کە لە پێش عادلەخانی میشەوە یاخود ئەو کاتانەی کەسانەکان چەندین ساڵ ژنێک وڵاتیان بەڕەو بدۆک و ئێستا بەمانای قایمقامیت بەڵام ئەو کاتە هەڵبەتەن ناو نیشانی تری هەبووە و توانیوانەکاری هەم خێزانیان بکەم هەم لەگەڵ هاوسەرەکانیانە بەشدار بن لە جاران ئەگەر بزنسمان هەبێ ئێستا ئەو کاتە بزنس ومن هەبووە لەگەڵ هاوسەرەکانیانە گەرمیان و کوێستانیان کردووە بۆ ئەوەی بەشداری بکەن لەو بازرگانی کە هاوسەرەکانیان لەگەڵیان هیچ کاتێک هەبووە تۆ بەهۆی ماندووبوونەوە یان بەهۆی ناڕەحەت بوونێک لە پۆستەکەت بێ پەشیمان بووی تاوە لەوەی کە ئێستا هەیت قەت پەشیمان نیم لە هیچ کارەکەیکەم هەرگیز پەشیمان نیم ڕۆژ بە ڕۆژ کارەکەمم لا خۆشەویستترە بێ ڕۆژ بە ڕۆژ کات بەکات کاتێک کە هەستەکەم جێدەستێکم دیارە کاتێک هەستەکەم ئیشەکەم بە باشی ڕۆشتۆتە پێشەوە من ناهڵبەتە باسەموانەکەم ئەو کاتە زیاتر سوورە بم لەسەرەوەی باشتر ئیشکەم کارەکەم بەرەو باشتر بڕۆم و چەند جاری تومەتەوە لە هەر پلۆپۆستێکا بەم و بوو بێتم و هەبم من ئیشەکەی خۆمەم خۆشەوە دوکتۆرە کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتای ڕا پێم خۆشە کۆتا پرسیارم ئەوە بێ ئەگەر یەکێک لە خوێندکارەکانە ئێستا بێتە ژوورەوە بە تۆ بڵێ دکتۆرە ئامۆژگاریەکەم کە تۆ لە ڕێگەی ئەوە چی ئامۆژگاریەکی سەرجەم کچان ئەەکەیت من بە کچان ئەڵێم خۆتان بن هیچ کاتێ قسە و باسی کۆمەلگا کارتان تێنەکە هەوڵی خۆتان بن کاری خۆتان بکەن شەرم لە ژنبوون و لە کچبوونی خۆتان مەکەن کچبوون بەهرەیەکە یاخود چۆنەڵی بە جۆرێک لە جۆرەکان خی گەورە کە بێ ئەوەی بەخشیوە ئەبێ چێژی لێوەرگرن ئەبێ وا لە خۆتان بکەن خەڵکانی تریش تەمەنا بکەن لە جێگەی ئێوە بن دەبەر ئەو من هەمیشە بە خوێندکارەکانم ئەڵێم خۆتان بن مەهێڵن کەس بڕیارتان بۆ بات ئەمە زۆر گرنگە و منیش بە مێژووی خوێندن و لە سەرتاوە تا ئێستا کە هێناومە خۆم بڕیاری خۆمە ماوە زۆر باشە دکتۆرە دەست خۆش بێ زۆر سپاس ماندوومان کردیت بینەرانی شارپرێز بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەشمان تا دیدار هەر شاد بن.